ئایا ئەم پەروەردەی هاوڵاتی بوونە لەکوێ ئەکرێت؟ ئایا بەستەنها یەکسانە بە قوتابخانە کە قوتابخانە تەواو بووی تر پەروەردەش کۆتایی پێیە و هاوڵاتی مەرج نییە هەموو هاوڵاتێکیش لە قوتابخانە بخوێنێ؟ پەروەردەی هاوڵاتی پێوەستە بە هاوڵاتی بوونەوە، پێوەستە بە ئەو کاتی کە مرۆڤ بەشێکە لە کۆمەلگا. لەبەرەوە هەڵبەت وەکوتم زۆر جار هەیە چەمکەکان تەسک ئەکرێنەوە، چەمکەکان کەم ئەکرێنەوە، جاری وا هەیە بە شێوەی ڕسمی پێناسی هاوڵاتی بوون ئەکرێت، یعنی حکوومەت دێ بەو سیاسەتی کە هەیەی یا بەو بیر و بۆچوونێکی هەیەی پێناسی هاوڵاتی بوونەکە. بەڵام پەروەردەی دیموکراسی ڕخنەگرانە کار لەسەر فراوانکردنی ئەو پێناسەیە ئەکات، کار لەسەر فراوانکردنی ئەکات بە شێوەیە کە تەمەن نەبێتە ڕێگر، ڕەنگی پێست نەبێتە ڕێگر، جەندەر و ڕەگەزی ئافرەت و پیاو نەبێتە ڕێگر، ئاین نەبێتە ڕێگر، کولتوریش نەبێتە ڕێگر. بۆیە سێرەکە دێت ئەو پێناسەیە فراوان ئەکات بۆ ئەوەی هەموو ئاستەکان بگرێتەوە. بۆیە تەنها لە خوێنگاکانە نییە، لە دەروی خوێنگاکانە، لە پێش خوێنگاکانە، لە ماڵەوەیە، بەڵام زۆر جار هەیە سیرەکەین وەکو شێوازی ڕسمی کە میکانیزمی کاری بۆ دائەنرێت کە وەکو بڵێ پێکهاتە و جستەیەکی ڕێکوپێکی بۆ دانرێت زیاتر لە ناوەندەکانی خوێندن ئەکری. بۆیە سیرەکەی زۆر جار ئەو تەرکیزەیە ئەو جەختکردنەوەیە ئەخرێتە ناوەندەکانی خوێندن. بەڵێ چێ ئەو کارە ئەکات؟ ینی ئێستا ئێمە جەنەبە دامەژەت بەوە کرد کە حکوومەت بەپێ ئەو سیاسەتی کە خۆی هەیەی ئەو کابینەی وەزاریە کە خۆی دایناوە و ئەتوانێت چی بکە پێناسی هاوڵاتی بوونەکات، ینی لە چوارچێوەی توانەکانی خۆی باس لە مافی هاوڵاتیەکان و هاوڵاتی بوونی هاوڵاتیەکانی خۆیەکە بۆ ئەوەی کە هاوڵاتی داوای زیاتر نەکە. ئەڵێ پێناسەی تۆ لە لای من بریتە لە ئەوە. غەیری ئەوە کێ بەرپرسە لە جێبەجێکردنی ئەو پەروەردە دیموکراسی ڕخنەگرانەیە لە ناو کۆمەڵگەدا؟ ئایا ئەگەر حکوومەت بە ئارزووی خۆی و بە حەزەکانی خۆی ئەو پێناسەیە بکە، ئەو پەروەردەیە بکە، بۆ قوتابخانەش چوارچێوەکە تەسک بکاتەوە تەنها لە تعلیم و لە فێربوونی منهەجی دیاریکراوی قوتابخانەکان پەیڕەوی بکە، ئەی تر هەیە کە بتوانێت بەو شێوە جوانەی کە هەیە ئەو سیاسەتی پەروەردەی دیموکراسی ڕخنەگرانەیە لە ناو کۆمەڵگە بڵاو بکاتەوە؟ ڕاست مەبەستی سەرەکی پەروەردەی دیموکراتی ڕخنەگرانە و بەشداری پێکەر جیاواز لە دیموکراتی کە پێوتە لیبرال دیموکراسی، بەوەی کە هەر مرۆڤێک یەک دەنگی هەیە و لە کاتی هەڵبژاردنەکان دەنگەدا، جیاواز لەوە دیموکراتی بەشداری پێکردن پارتیسیپەتۆری دیموکراسی کار لەسەرەوە دەکات کە بێ هەموو بەشدار بن، لە هەموو ئاستەکان بەشدار بن، یەک مرکز و یەک چەقی بڕیاردان نەبێت لە بابەتە پەروەردەییەکان و یەک ستانداردیش نەبێت. بۆیە تەنها بە شێوەیە لە شێوەکان پەروەردەی دیموکراتی ڕخنەگرانە کار لەسەر ئەوە دەکات کە چەقی بڕیاردان لەسەر پەروەردە حکوومەت نەبێت. بۆ لەبەرەوە حکوومەت کە دێ بڕیار لەسەر مەبەستەکانی پەروەردە ئەدات، دێ بڕیار لەسەر ئەو مەبەستانە ئەدا کە خۆی پێویستێت یا خۆی دەیەوێت یا لە سیاسەتی خۆیدا هەیە، تحقیقی ئامانجەکانی خۆی ئامانجەکانی خۆی بکە. بەڵام ئایا ئەو ئامانجانە بەدلی حکوومەتە یا بەدلی خەڵکە، بەدلی دایک و باوک و بەدلی کۆمەلگای ئەو منداڵەیە یا ئەو کەسەیە ئەو فێرخوازەیە کە دێتە ناوەندەکانی خوێنە؟ بۆیە سیرەکەی بابڵێن لە کوردستانە سیاسەتی پەروەردەیی ئەگەر هەبێت ئەوەیە کە وەکو بڵێ جەختێکی زۆر ئەکەنە سەر بازار. سیاسەتی پەروەردەیی نییە بەڕای جەنابەت ئەگەر هەبێت؟ شکم هێشتا هەیە، ینی شتێک هەیە کە وەکو بڵێ بۆتە ئەمری واقع، شتێکی تازە کەمکەمەوە خەریکە سیاسەتی پەروەردەیی لە کوردستانە ئەبێتە شتێکی نووسراوە، بێتە دۆکیومنت و بەڵگەنامە، بەڵام ئەویش کەم و کوڕی زۆری تایە. بۆیە من هێشتا تەواو یەکلایی نەبوومەتەوە کە بەڕاستی سیاسەتی پەروەردەیی لە کوردستان هەیە نە. بەڵام ئەوەی کە هەیە ئەو جەختکردنەوەی کە هەیە جەخت لەسەر بازار ئەکاتەوە، ینی تەبیعەت و سیفەت و ئەو مامەڵانەی کە لە بازار هەیە بۆتە بنەما بۆ پەروەردە، بۆ پەروەردەی گشتی، پەروەردەی ڕسمی. بۆیە سیرەکەی چۆن با بڵێن نمونە ئێمە یەکە پێش هەموو شتێک دابەشکردنی ئاستەکانی خوێندن بە پێی تەمەنە یا بە پێی توانای جەستەیی و عەقلیە هی ئەو مناڵانەیە کەسەکانە. وەک بڵێیت ئەم خەڵکە تەنها لە تەمەن هاوشێوەن، لە شتی تر هاوشێوە نین، دەتوانست هاوشێوە نین.
بۆی سێکە بەپی تەمەند دانرێ بەپی هاوشێوە پۆلەکان دانانرێ ئەمە لەلایەکی تر بەپی تەمەن و بەپی توانای جەستەیی پۆلەکان دانرێ ساڵەکان بە شێوەیەکی گشتی دانرێ خۆی ئەمە مێژوویەکی هەیە هەر لە دنیا وەکو بڵێ مێژووی ئەو سەورەی سەناعی کە کارکردن بووە لەسەر دروستکردنی یا شێوازی کارکردن لە کارگەکان بۆی کە تۆ پۆل کۆمەڵە خەڵکدا ئەنەی کە ئەمانە پسپۆرن لە فلان مەکینەیە لە فلان ئامێر ئەمانە لە فلان بەش ئەمانە لە فلان بەش سێرەکی ئەو جۆرە بەشکردنە هەیە لەلایەکتی لە کوردستانە جەختێکی زۆر لەسەر توانست ئەکرێتەوە ینی بتانی بنووسی بتانی بخوێنیتەوە بتانی فلانشت چاک بکەیت بتانی فلانشت بکەیت سێرەکەی خوێن یا با بڵێن کە ئەچنە زانکۆ ئەڵێ تۆ چی ئەەکەی دوایی چی لێ ئەەکەی ئەخرەوە تاین نابیت یا ئیش ناکرد یان سوودی مادی نییە ینی با بڵێن ئێستا کە کۆلێژی پزیشکی لە کوردستان لە بەپێی نمرا یا بەپێی ڕغبەت زۆرترین وەرەگرێ زۆرترین کەس وەرەگرێ یا زۆرترین ژمارە وەرەگرێ سێرەکەی بیرکردنەوەکە لەوەیە کە پزیشک لە ڕووی مادیەوە سوودێکی زۆری دەست ئەکەوێت ئایا دەرهاوێشتەی کارەکەی زۆرەیە کەم سێرەکەی ئێمە قسەیەکی کەمە لەسەر ئەوە زیاتر قسە لەسەر ئەوەیە ئەبێتە پزیشک و لە بەپێی مادە یا لە ڕووی مادیەوە قازانجی زیاترە بێ و سێرەکەی دوایی هەندەسە دوایی بۆ سێرەکەی دابشکردنی ڕغبەتی کۆلێژەکان لەسەر ئەوەیە کە بازار پێویستی بەچیە چ جۆرە توانستێکت لەسەر بنەمای دەستکەوتی دواتر لەسەر بنەمای دەستکەوتی دواتر لەسەر بنەمای ئەوە نییە کە بڵێ بەها مرۆییەکان یا بەها ئەخلاقیەکان بۆ نمونە ئێستا یەکێک اختصاصی ئەخلاق بێ لە بازاری کوردستانە تاین نابێ سوودی شانی بازنیە شانی باسنی یان یەکێک ئەگەر وەکو بڵێ یا پۆلێک یا دەرسێک یا کۆلێژێک مەبەستی ئەوەی مەبەستی دامەزرانەکەی ئەوە بێت ئەوانەی تەخەڕوجەکەن ئەوانەی دەرەچن ئەبنە کەسانی ئەخلاقی ئێستێرەکەی لە کوردستانە حکوومەت پلانی بۆیان نییە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی کە کەمترین گرنگیان پێدرێت کەمترین گرنگیان پێدرێ ئەوەیشی کە پێیان نەدرێت لەوەیە کە ئەوە تەعین ئەبن ئیش ئەکەن نەک لەوەی دەرهاوێشتەی کارەکەیان چییە چه کاریگەریەکیان لەسەر شێوازی ژیان یا لەسەر هاوڵاتی بوون هەیە